ئەگەڕێنەوە هەرێمی کوردستان لە نێویدا بۆ سلێمانی دیارە یەکەمین سنتەری ڕاوێژکاری پێوەرە ئاماریەکان کراوەتەوە لە سەر ئاستی هەرێمی کوردستان من تایبەت بۆ وەرگرتنی زانیاری بەم سنتەرە و ئامانج و گرنگەکەی ڕزگار جەبار زانیاری زیاترمان بۆ دەخاتەڕ. بەڵە سڵاوتان لەبێ ئەڵبەت لە زانکۆی سلێمانی ئەمڕۆ بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێم ناوەندێکی ڕاوێژکاری و شیکاری پێوەرە ئاماریەکان کرایەوە وەکو سەرپەرشتاران ئەڵەن بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان ناوەندێکی لەم چەشنە بکرێتەوە. دکتۆرە سەمیرە محەممەد بەڕێوەبەری سەنتەرەکە میوانە دکتۆرە بۆ ئەمە یەکەم ناوەندە وە کارەکانتان چیە بە پێشتر ناوەندی لەم چەشنە لە هەرێم نەبووە؟ بەڵێ بەیانتان باش و بەخەراتن دیارە وەکو ناوەندی ڕاوێژکاری بۆ شیکاری لەسەر ئاستی هەرێم تاکە ناوەندە لە عێراقا هەیە بەڵێ لەسەر ئاستی عێراق هەبووە بەڵام ئێمە هەستمان کردووە کە بۆشاییەک هەیە لەم ئاستەیە لە ناوەندی ئەکادیمیە بۆ یەوەکو مامەسایانی بەشی ئامار و زانیاری پێشنیاری ئەمکردنەوەی ئەم ناوەندەمان کرد لە ساڵی 2021. بە خۆشحاڵیەوە سەرۆکی زانکۆ پاڵپشتمان بوو ئەنجومەنی زانکۆ پاڵپشتمان بوو دواتر بە نووسراوی فەرمی گەێنرایە وەزارەتی خوێندنی باڵا خۆتان باش ئەزانن لایەنی کارگێڕی هەیە کارگێڕەکانی تەواو بوو دواتر لایەنی یاسایی هەیە یاسایی تەواو بوو پەیڕە و پرۆگرامی خۆی تایبەت بەخۆی هەیە ناوەندەکە لە ڕووی یاساییەوە تا ئەوە تەزدیق کرا دواتر لە لایەنە مادیەکەی لایەنی مادی و داراییەکەشی دیسانەوە گەێنرایە وەزارەتی خوێندنی باڵا با بڵێن لە هەر سێ لایەنەکەی کارگێڕی و دارایی و یاساییەکەی تەواو بوو توانرا بە هەوڵی هەموو لایەک ناوەندەکە ئەمڕۆ ڕابگەێنرێت. چی لە خۆی ئەم ناوەندە ئیشی چیە بێت؟ ئەم ناوەندە کار و چالاکی هەیە با بڵێن ئامانجی هەیە کار و چالاکی هەیە. بە ئامانجی ئەوەی کە بتوانین پردێکی گەیاندن بین لە نێوان ناوەندێکی ئەکادیمیەک و زانکۆ تایە لەگەڵ سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزاب و کۆمەڵگەی مەدەنیش بەکاملی یعنی لە ئێستا لە دنیای ئێستایا توێژینەوە یەکێک کارێکی سەرەکیە با بڵێن لە لای کەسانی ئەکادیمی و هەندێک کاتیش لە کەرتی تایبەت و کەرتی گشتیش پێویستمان پێ ئەبێت بۆی ئەو پڕکردنەوەی ئەو بۆشاییە لە لای ئێمە زەڕورەتمانزانی کاری ئەم ناوەندە بە ئەگەر کارەکانت بۆ بڵێم ئەتوانین بڵێن وەرکشۆپە سیمینارە جێبەجێکردن و ئەنجامگەیانی ڕاپرسیە ئەو شیکاری توێژینەوەیە ئەو هاوکاری فەرمانبەران و مامۆستایانە و خوێندکارانی ماستەر و دکتۆرا لە خوێندنی باڵا لەسەر ئاستی خوێندنی باڵا و هەندێک کاتیش لەسەر ئاستی بەکالۆرێس خۆشیان چکە پرۆژێک دەرچوونی تەخەڕوجیان هەیە ئەوانی ژەتوانن سوودی لێ بگەێنرێ یعنی ئەتوانین بڵێن بەگشتی سوودێکی ئەکادیمی زۆر باشی ئەبێ بۆ لە کۆڵینەوە بەدەر لە زانکۆ لە دەرەوەی زانکۆش کۆنتاکتانە بێواتە ناوەندەکە کار بۆ دەرەوەی زانکۆی شەکای خۆ پێوەسار بە زانکۆ زایدن بە شێوەی ئۆنلاین چالاکیەکانتان بەڵاوکەنەوە خەڵکی تر سوودمەندی ئامار و بەڵێ کە ئەڵێن لە دەرەوەی زانکۆ باجارە باسی ئەوە بکەین وابەستەی زانکۆ نابێ ئەم ناوەندە چکە ئەم ناوەندە ناوەندێکی لێکۆڵینەوەی ئەکادیمیە کەواتە لە دەرەوەی زانکۆ دام و دەستگاکان پێویستیان پێمان ئەبێت داوا پێشکەشەکەن بە خۆشحاڵیەوە ئێمە ئەتوانین ڕاوێژیان بۆ بکەین ئەگەر ڕاوێژکاری بێ لایەنە ڕاوێژکاریەکە بێ ڕاوێژمان پێ بکەن جوابیانێنەوە ویستیان خۆمان شیکاریان بۆ بکەین خۆمان شیکاریان بۆ بکەین بیرت نەچێت لە سەردەمی ئێستایا لە هەندێک جارە ڕووپێوی هەیە مەسح هەیە ئەگەر بچووکترین نمونە بڵێن لە سەردەمی هەڵبژاردنەکان و نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانە زۆربەی کات ئەحزاب ڕاپرسی ئەکات ئەم ڕاپرسیانە هەندێک جار زۆر بە ئاسانی لە پەیجەکادا ئەنرێ و تۆچی ئەەکەی دەنگی چەند کەسێک کۆمەڵێکی کەس بە مقارنت هەن بە دانیشتوانێکی گەورەی وەکو هەرێم ئەبێتە قسەی ئەو لایەنە ئەڵێ من ئەوەندەم هەیە ئەوەندەم نییە بەڵام لایەنە زانستێکی با بڵێن فەرامۆشەکە ئەتوانرێ هاوکاری ئەحزاب با بڵێن ڕێکخراوەکان دەستگاکانی حکوومەت هەمووی بێ بۆ هەر کارێک کە لە کاری ناوەندەکەیا بێ هەم بۆ ڕاوێژکاری هەم بۆ شیکاری. بەڵێ وەکو سەرپەرشتیاری ناوەندە شیکارە توێژینەوەکەی ئاماری زانکۆ سلێمانی باسی کرد لەمڕۆوە دەست بەکارە بنم ناوەندە ئەوە 3 ساڵان بیرۆکەی گەڵاڵە کراوە پاش ڕێکارە ئیدارەکان ئەمڕۆ ناوەندەکە کراوەتەوە ئەگەرەمە بەلایەوە.